پرسیاری سیوێک ئەڵێ زاکر نایک لە شوێنێک دەڵێ هەموو قورئانم خوێندوێتەوە شیعە و سونی تێدا نییە، دەڵێ لە ئیسلام شتێک نییە بە ناوی سونی یا شیعە، تەنیا مسلمان هەیە. ڕاستە تەنیا مسلمان هەیە، بەڵام ئایا ئەو لە قورئانە خوێندوێتەوە سەیری کردو کە نوێژە عیشا بێت 4 ڕکات بێ؟ خۆ مشتە لە قورئانە نییە. بەڵام شیعە و سونی واقعەن یاننا لە وڵاتەکەی ئەویش و لە هەموو دنیاشا کە ئەو ئەگەڕێ. ئایا شیعە و سونی وجودی هەیە؟ هەیە، بەڵێ بە تاکید وجودی هەیە. یعنی جامە ئێمەی سونی سەرمان بۆ بخێنن ناو لمەکەوە لە بەرەو شیعە نەبینین یا اختلافەکان نەبینین. جا عادەتەن هەر سونیش هەیە. سونی پێڵێ ئەرە سونی دیار شیعە ئێڵێ وەڵا کاکە من مسلمانم. برادرێکمانە بە حاجی ئەحمەد تازە هاتبوو بۆ ئێران لە حدود پێیان وتو تۆ شیعە یا سونیتی؟ وەڵا مسلمانێکی اعتیادی، چونکە قەت لێیان نەپرسیوە شیعە یا سونی. یەکی تر عەرەب لە مووسڵەوە هاتوو تۆ شیعە یا سونیتی؟ وەڵا نازانم. ئەی چۆن نوێژەکەی؟ قەت نوێژم نەکردووە. ئێمە هەر سونیەوە داماوە. لەبەرەوە کاکە گیان بەرە وەڵا سونی هەیە و شیعە هەیە و لە هەموو شوێنێک هەیە و جار شیعە هەیە بەخوا برا جوولەکە لەو بەڕەحەمترە، ئێ شیعەش هەیە ئینسانی ترە. لەناو سونی شابرا سونی هەیە شیعەیەکی دەستکەوە بە دان ملی هەڵە بچڕێ. ئێ سونی هەیە دیسان باوەڕی وایە کاکەوەش خۆ ئەهلی کتاب نییە، خۆ ڕەفتارکردن لەگەڵی هەر ئیماندارێتی و ئەوش ئەهلی قیبلە حساب. چۆن لە ناو شیعەیە لە ناو سونیە ئەو گروپانە بە جیاوازە، ناو شیعەش هەروەها بەو شێوەیە هەیە، بەڵام ئەوان حقدێکی زۆرتر لە مناڵیەوە لەسەر ئێمە دروست دەکەن و لەسەر تاریخی ئێمە و لەسەر سەحابەی بەڕێز. شیعە و سونی هەیە با لە قورئانیشان نەبوو بێ.